ئەم کاتتان باش. مەسرور بارزانی ڕایدەگەێنێ پێویستە هەرچی زووە زەمینەی لەبار بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم بڕەخسێ. مەسرور بارزانی ڕایشکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیدا لەگەڵ ویلیام ڕۆبۆک جێگیری نێردەی تایبەتی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش جەختی لە بایەخی چارەسەرکردنی ڕەوشی ناوچەکانی دەرەوەی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان کردەوە ڕایگەیاند پێویستە هەرچی زووە زەمینەی لەبار بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانە بڕەخسێ. مەسرور بارزانی ڕوونی کردەوە ئەم کەشە یارمەتی دەردەبێت بۆ هەڵگرتنی هەنگاوە پێویستەکان بە ئاراستەی چارەسەرکردنی تەواوی پرسە هەڵواسراوەکان کە کاریگەریان بەسەر سەقامگیریەوە دەبێت. جێگیری نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ هاوپەیمانی جیهانی دژی داعش پشتگیری ئەمریکای بۆ هێزی پێشمەرگە و هەماهەنگی نێوان هێزە پەیوەندیدارەکان و هێزەکانی هاوپەیمانان دووپات کردەوە و ڕایگەیاند پەرەپێدانی ئەو هەماهەنگیانە بە پێویست دەزانێت بۆ ڕێگریکردن لە پەرەسەندنی جموجۆڵەکانی تیرۆریستان لە عێراقدا.